خۆشەویستانم ئەم کاتتان باش خۆشهاتنەوە بۆ دیداری ڕۆژ. دیداری ئەم جارەمان باز لە ئازادیەکانی ڕاگەیاندن و هەروەها ئازادی ڕادەربڕین دەکەین لە هەرێمی کوردستانی عێراقدا. لەم ماوەی ڕابردوودا شاندێکی کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەوانان سەردانی هەرێمەکەیان کردووە و لەوێ ژمارەیەک لێکۆڵینەوەیان ئەنجام داوە و لەگەڵ ژمارەیە لە ڕۆژنامەوانان و هەروەها کاربەدەستانی هەرێمیشدا کۆبوونەوە و دیداری تایبەتیان هەبووە. لە دیداری ئەمڕۆماندا لەگەڵ هاوکارم سیروان قەجۆ پێکرا میوانداری لوقمان فەتاحی لە کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەوانان دەکەین. کاک لوقمان، سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیارم سەبارەت بە سەردانەکەتانە و پرسیاری هاوکارم سنوور کەریمە. سنوور دەپرسێ بۆچی لەم کاتەدا ئەم سەردانە و ئەم لێکۆڵینەوانەتان کرد لە هەرێمی کوردستانی عێراقدا ئەگە بەراوردی بکەین لەگەڵ جارانی تردا هەست دەکرێت کە جیاواز بووە. بۆچی؟ Kak Balan, Kak Sirwan, thank you for this opportunity to be with you today representing the Committee to Protect Journalists. بەڵێن سیروان، سپاس بۆ ئەم دەرفەتە و میوانداریەکەتان کە بە نوێنەرایەتی کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەوانان لێرم. ئەمە پرسیارێکی زۆر باشە بۆ دەستپێکردنی دیمانەکەمان سەبارەت بەوەی بۆچی CPJ بڕیاری ئەو سەردانیدا بۆ هەرێمی کوردستانی عێراق. کۆمیتەکەمان چەند جارێک سەردانی هەرێمی کردووە و لە ساڵی 2007ەوە دەستکراوە بەو سەردانە و لە دوای هەر سەردانێکیش راپۆرتی خۆمان بڵاو کردوتەوە. بۆ نمونە لە ساڵی 2020دا ڕاگەیاندراوێکمان بڵاو کردەوە و داوا لە مەسئول بەرزانی سەرۆک وەزیر کراوە تا کاری زیاتر بکات بۆ پشتیوانی لە ڕۆژنامەوانان. جا سەبارەت بە مەبەست لە سەردانی ئەم دواییە ئەڵبەت ژمارەیەک فاکتەر هەن، وەک دەزانن بەهۆی پەتای کۆڕۆناوە لەو چەند ساڵی ڕابردوودا نەدەتوانرا هیچ سەردانێک بکرێت. بێلەوەش ئەو سەرنج و تێبینیانی هەمان بووە لە پەیوەندی بە ئازادی ڕاگەیاندن و چۆنیەتی سەر و سەوداکردن لەگەڵ ڕۆژنامەواناندا کە جێی بایەخن بۆ ئێمە. بە باشمانزانی سەردانی هەرێمی کوردستان بکەین تا ڕاستەوخۆ جۆمان لە ڕۆژنامەوانان بێت و بزانین چی بەرامبەریان دەکرێت. بۆ نمونە 3 ڕۆژنامەوان ئێستا لە زینداندان، شیروان شیروانی و گۆهدار زێباری و هەروەهاش قارەمان شکری. لەم ساڵدا سزاکان درێژکرانەوە لەسەر شیروان شیروانی و گۆهدار زێباری. ئەو دوو بڕیارە بەلای ئێمەوە کێشەی ڕاستەقینەن و بەلای ئێمە وەک تۆڵەکردنەوەی زیاترە لە ڕۆژنامەوانان. سەردانی تیمی CPJ بۆ هەرێمی کوردستان دەرفەتێک بوو تا داوا لە دەسەڵاتدارانی هەرێم بکەین بەبێ هیچ دواخستنێکی تر ئەو ڕۆژنامەوانانە ئازاد بکرێن. کاربەدەستن حکوومەتە هەرێما کوردستانی گەلێک جارات گەلێک هەفپەیڤینە دەبێژن لە کوردستانی ئازادیا ڕاگەهاندنێ لە گۆڕ قانونا هەرێمی تێپاراستن و ت ڕۆژنامەوان ji bo karê xwe rojnamevaniyê nehatiye girtin. Di wan civînên we de bi karbedestên hikûmeta herêmê de gelo we ev yek anî holê ku heta niha hikûmet inkar dike ku ji xwe rojnamevan li ser esasê karê xwe rojnamevanî tê girtin. Yes, we understand that the Kurdistan region has. بەڵێ ئێمە تێگەیشتنمان هەیە کە لە هەرێمی کوردستان یاسایەکی باشەیە وەک نووسرا و کە یاسای ڕۆژنامەوانی ساڵی 2007 بەپێی ئەو یاسایە ژمارەیەک پارێزراوی ڕۆژنامەوانان دەستنیشان کراوە. بەڵام ئەوەی لە ڕۆژنامەوانەکان و دەستگا میدیاکانەوە بیستمان ئەوەیە کە دەسەڵاتداران ئەو یاسایە جێبەجێ ناکەن و هەروەهاش دەستگاکانی جێبەجێکردنی یاسا لە هەرێمی کوردستاندا ڕێز بۆ مافەکانی ڕۆژنامەوانان دانانێن. ئەمەش یەکێکە لەو بابەتانەی CPJ لە سەردانەکەی ئەم دواییدا و لە پەیوەندەکانی پێشتریشیدا گەیاندوێتە دەسەڵاتدارانی هەرێم. ئەمێ بزانم ئێوە وەکو CPJ ئازادی ڕاگەیاندن و ئازادی ڕادەربڕین لە چه ئاستێکدا دەبینن لە هەرێمی کوردستانە؟ ئایا ئەکرێ بڵین ئاستێکە کە دڵخۆشکەرە لە ئایندەدا ئەم ئازادیانە بۆ ڕۆژنامەوانان، بۆ نووسەران، بۆ خاوەندەنگەکان تەنانەت فراهم بکرێ؟ Yeah, that is a great question. ئەمە پرسیارێکی زۆر باشە. بۆ وەڵامی ئەم پرسیارە ئەو سەردانەمان کرد بۆ هەرێمی کوردستان تا لە هەڵەبجەوە تا دەگاتە دۆک لە زاری ڕۆژنامەوانان خۆیانەوە ڕاستیەکان ببیستین. جا ئەو پەیامەی لە ڕۆژنامەوانان و نێوەندە میدیاکانەوە پێمان گەیشت ئەوە بوو کە ڕەوشی ئازادی ڕاگەیاندن هەرگیز بەم شێوەیە وەک ئێستا خراپ نەبووە و ڕەوشەکە بە ئاقارێکی نەرێنیدا دەڕوات. ئەڵبەت مانەوەی ئەو 3 ڕۆژنامەوانە لە زینداندا بەهۆی کاری ڕۆژنامەوانیەوە ئاماژەیەکە بە
خراپی ڕەوشی ڕۆژنامەوانی لە هەرێمدا، هەروەها چۆنیەتی ڕەفتاری دەسەڵاتداران بەرامبەر ڕۆژنامەوانان لە بواری کارکردندا وەک ڕەشبگیری و هێشتنەوەی ڕۆژنامەوانان بۆ ماوەیەک لە گرتوخانەکاندا دەست بەسەرداگرتن و پشکنینی ئامێرەکانی ڕۆژنامەوانان بەکاردەهێنن. جا بە گشتی دیمەنەکە ئەرێنی نییە لە ڕوانگەی ئاراستەکەی ئازادی ڕاگەیاندنەوە. جا داوامان لە کاربەدەستانی هەڵبژێردرا و ڕێبەرانی سیاسیش ئەوەیە کە ئەو ڕەوشە پێچەوانە بکەنەوە و هەوڵی ڕەخساندنی ژینگەیەک بدەن کە ببێتە یارمەتی دەر بۆ ڕۆژنامەوانان و بۆ ئازادی ڕاگەیاندن. بەشێک ji karê we ew ku hûn li Amerîka jî danûstandinê bi hikûmeta Amerîkîr bikin. Tu bi xwe yanî rola te ew ê ku tu danûstandinê ser vî bingehî bi hikûmeta Amerîkîr bike. Gelo hûn wekû rêxistina yan komîteya parastina rojnamavanan û tu jî wekû kes di vê rolê de dikarin çi bikin ji bo hikûmeta Amerîkî wekû hevalbendekî hikûmeta Herêma Kurdistanê hûn dikarin çi bikin da ku piştrast bikin ew agahiyên ku digihêjin hikûmeta Amerîkî û rayedarên Amerîkî bi rastî serbixwe ne û rewşa durist û rast serardê bo hikûmeta Amerîka vediguhêzin. Yeah, thank you for that question. As you know, سپاس بۆ ئەو پرسیارت. وەک دەزانیت هەرێمی کوردستان و ئەمریکا پەیوەندێکی نزیک و مێژوویشیان هەیە. دەرفەتمان هەبوو لە سەردانەکەماندا لەگەڵ نوێنەرانی کۆنسڵخانەی ئەمریکا لە هەولێر کۆ ببینەوە. پەیامی ئێمە بۆ حکوومەتی ئەمریکا ئەوەیە باڵادەستی خۆی لە پەیوەندیەکانیدا لەگەڵ هەرێمی کوردستان بەکاربهێنێت بە مەبەستی دڵنیابوون لە ئازادکردنی ڕۆژنامەوانەکان و هەوڵی بەرپرسیارکردن بدات لە دۆسیەی ڕۆژنامەوانە کوژراوەکاندا بە تایبەتیش دۆسیەکانی سەردەشت عوسمان و کاوەگەرمیانی و هەروەهاش بۆ پشتیوانیکردن لە ڕۆژنامەوانان تا کارەکانی خۆیان بە پارێزراوی بکەن و بە بێترس لە کاردانەوە بەرامبەریان. کات لوقمان لە وەڵامی پرسیاری پێشوە ئاماژە بۆەوە کرد کە هەموو هەرێمی کوردستانی عێراق گەڕاون. هاوکارم سنوور پرسیارێکی هەیە لەسەرەوە دەڵێ چ جیاوازیەکتان بینی بە تایبەتی کە هەرێمی کوردستانی عێراق بمانێ و نەمانێ بۆتە دوو بەش زۆنی سەوز و زۆنی زەرد. ئازادی ڕاگەیاندن ئازادی ڕادەربڕین لەو دوو زۆنەدا چ جیاوازیەکیان هەیە یاە وەکو یەکەن لە لای کامیان ینی زیاتر فراهەمترە. Thank you for that question. I think as of course the سپاس بۆ ئەو پرسیارە. بێگومان دەزانین کە هەرێمی کوردستان میکانیزم و تایبەتمەندێتی سیاسی خۆی هەیە و ئەمەش کاریگەری هەیە بەسەر کاری ڕۆژنەمەوانیەوە. ئەوەی تێبینیمان کرد ئەوەیە زەمینەی هاوبەشەیە لە نێوان دەسەڵاتداران سەبارەت بە چۆنیەتی سەر و سەوداکردن لەگەڵ ڕۆژنامەواناندا. ژمارەیەک بابەتمان وەک بەڵگەنامە تۆمار کردووە لەوانە دەستگیرکردن ئەو بەدڕەفتاریکردنانەی بەرامبەر ڕۆژنامەوانان کراون لە پارێزگاکانی هەرێمی کوردستاندا. جا بەداخەوە ئەو بابەتانە زۆر لێک دەچن لە سەرانسەری کوردستاندا. هەرچۆنێک بێت ئەو تێبینیەی خۆم هەمە پاش گوێگرتن لە ڕۆژنامەوانان لە دهۆک و هەولێر و سلێمانی و هەڵەبجە ئەو پشودرێژی و ئەو شکۆیی هەیەە بۆ کارەکانیان و هەروەهاش ئەو خۆشەویستی هەیەە بۆ هەرێمەکەیان. جا ئەمە بەلای منەوە ئاماژەیە بۆ هەبوونی هیوە کە ئەو ڕۆژنامەوانانە بەشێکی گرنگن لە پرۆسەکانی هەرێمی کوردستاندا بۆ ڕوونی و ئاشکرایی و دیموکراتی و سەقامگیری زیاتری هەرێمی کوردستان. جا لە ڕووی ڕەهەندەوە ئەمە زۆر گرنگترە لەو جیاوازیە سیاسیانەی لە هەرێمی کوردستاندا هەن. CPJ ینی بەری چەند ساڵەوە بەحسا کوردستانێت کرد و ڕەوشال کوردستانی وەکو عێراقا دن و راپۆرتێک لە سەرێکی نویساند ئەف گوتن بەری چەند ساڵا بوو تکارژمار بێژە چ ساڵ بوو بەتایبەت گەلۆ هین ئەم بەحساوی حالەتێتکن کۆ کوردستان عراقی نەوەکو بەشێ دنیا عراقی ینی بەڕاستی عێراقێک دنە هەلبەت مەبەستام لەوێ دەکێت تەنێ چارچەوەیە ئازادیا ڕاگەهاندنی و ئازادیا دەربڕینێ دەیە گەلۆ باشتر بووە خراپتر بووە چاو بووی ژوێ چاغێژ وەختا ئەو جار ئەو راپۆرت بەلاف کرد حتا نها حتا vê سەرداناوە. Yeah, thank you for that question. سپاس بۆ ئەو پرسیارە. ئەوەی دەتوانم بیڵێم ئەوەیە کە هەرێمی کوردستان هێشتاش ئەو شوێنەیە کە ڕۆژنامەوانانی تری ناوچەکە پەنای بۆ دەبن. ڕۆژنامەوانان هەن لە ئێرانەوە لە بەشەکانی تری عێراقەوە و لە سووریاوە دەچنە هەرێمی کوردستان. ئەمەشی چێکە لەو شتانەی ئێمە بەرز دەی نرخێنین کە هەرێمی کوردستان دەبێتە شوێنێک بۆ داڵدەدانی ئەو ڕۆژنامەوانانەی ناوچەکانی تر تا خۆیان لەسەر کوتکردن بپارێزن. جا ئەمە شتێکی گرنگە و بۆ پارە
پاراستنی ئەمەش پێویستە ئازادی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستاندا بپارێزرێت و هەروەهاش پاراستنی ڕۆژنامەوانی ناو هەرێمیش کە راپۆرت لەسەر پەرسەندنەکان دەدەن لە بابەتە هەرە گرنگە هەستیارەکانەوە تا بابەتە بەراییە بنچینەیەکان لە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە. دەخوازین دەسەڵاتدارانی کورد وابەستەی ئەو پەیامانە بن کە تایبەتن بەوەی کوردستان شوێنێکی جیاواز بێت، شوێنێک خاوەنی ڕێو شوێنی بەرزتر بێت بۆ فەرمانڕەوایەتیکردن، بۆ بەرپرسیارەتی و بۆ لێپرسراوێتی و بۆ ئەو داوایانەی دەکرێن بۆ پاراستنی مافەکانی مرۆڤ کە ئازادی ڕاگەیاندن بەشێکێتی. کاک لوقمان ژمارە دۆسێ هەیە هەتا ئێستا بە هەڵپەسێراوی ماونەتەوە. یەکێک لەو دۆسیانە دۆسیی ڕۆژنامەوان کاوەگەرمیانە، دۆسیی سەردەش عوسمانە، دۆسیی وەدات و ژمارە دۆسەی تریشان. ئەوانە بەچە ئەنجامێک دەگەن، ئێوە وەکو سیپیجەی دەتوانن چۆن یارمەتی دەربن لە یەکلاکردنەوەی ئەو دۆسیانەدا. The issue of impunity is دۆسیی پەناپارێزی یەکێکە لە دۆسێ گرنگەکان بۆ CPJ. بەردەوام راپۆرتمان هەبووە لەسەر ئەو دۆسیانە و بە تایبەتیش دۆسیی کوژرانی سەردەش عوسمان و کاوەگەرمیانی. بۆ نمونە لە مانگی 5 ساڵی 2022دا CPJ بە هاوبەشی لەگەڵ ژمارەیەک ڕێکخراوی تردا راپۆرتێکی هەبوو تێیدا باس لە وردەکاریەکانی کوژرانی سەردەش عوسمان کرا و هەروەهاش کەم و کووری وەڵامی دەسەڵاتدارانی هەرێم بۆ بەجێگەیاندنی دادوەری لە کوژرانەکەی سەردەشدا. بە هەمان شێوەش بۆ دۆسیی کاوەگەرمیانی لەگەڵ کەسوکاری کاوەگەرمیانیدا کۆبووینەوە و هاوبەشیشین لەگەڵیاندا لەو داوایانەی ئاراسی حکومەتی هەرێمی کوردستانی عێراق کراون تا ئەو دۆسیی کوشتنانە بەرەنجامێکیان هەبێت، تا هەر هیچ نەبێت کەسوکاری قوربانیەکان هەست بە ئاسوودەیی و دادوەری بکەن، چونکە تا ئێستا کەسوکارەکانیان لەو بڕوایەدان نەدادوەری جێبەجێکراوە و هەر چاوەڕوان دەکەن و دەشیانەوێت دەسەڵاتدارانی حکومەتی هەرێم کاری زیاتر بکەن بۆ بەجێگەیاندنی دادوەری لەو دۆسیانەدا. هەر بەڕاستی ئەم بابەتە لە ڕوانگەی ئەو پەناپارێزیەی هەیە زۆر بێزارکەرە، بە تایبەتیش کاتێک دێتە سەر باسی کوژرانی ڕۆژنامەوانان یان هێرشکردنە سەر نێوەندە میدیایەکان وەک ئاگرتێ بەردان و هێرشەکانی تریش. ئەمانە ئاماژەی ترسناک و نیشانن کە ئازادی ڕاگەیاندن پارێزراو نییە و ڕۆژنامەوانان لە مەترسیدان. جا ئەمە بەرپرسیارەتی و وابەستەبوونی دەسەڵاتدارانە بۆ دڵنیابوون لەوەی ڕۆژنامەوانان ڕوبەڕووی ئەو جۆرە تۆقاندنە نەبنەوە. باس لەوە کە لەگەڵ کەسوکاری کاوەگەرمیانیدا کۆبوونەوە، ئەوی لەگەڵ کەسوکاری سەردەش عوسمان کۆبوونەوە. On this trip we did not have an opportunity. لەو سەردەمانەدا دەرفەت نەرەخسا ئەو دیدارە بکەین، بەهۆی ئەو بەرنامەی کارەوەی هەمان بوو. بەداخەوە نەمانتوانی ئەو دیدارە بکەین، بەڵام بەردەوام لە پەیوەندی داین بە کەسوکاری ڕۆژنامەوانە کوژراوەکانەوە. هەمیشەش خۆشحاڵ دەبین کە پەیوەندیمان پێوە بکەن، هەمیشەش پەیوەندیکردنمان کراوەن و بەردەوامیش بەلامانەوە گرنگە زانیاریمان هەبن سەبارەت بەو ئەزموونەی پێیدا تێپەڕیون. کاک لقمان وەک بیسکاتن بەڵێنجی باسکردن هەال هەرێما کوردستانی دیفاکتۆ دوو هەرێم چێبوونە، یەک لەژێر ینی هەر یەک ژێر دوو دەسەڵاتێن جودانە. پێڕەژی ژینگەها مێدیا بوویە ژینگەهەکە سیاسی و حزبی. ژبەرولۆ یەک دەپرسە گەلۆ ڕێخستنە کۆک ڕێخستناوە CPJ یان ڕێخستنە ناونەتەوەی بگشتی دەکارن چ ڕۆڵێ بلیزن کۆ پشگیریە بدن مێدیا سەربەخۆ لە کوردستانیش بەرگۆ مێدیا سەربەخۆ ڕۆژ ڕۆژ بچووکتر دەبە لاوازتر دەبە لە هەرێما کوردستانی. حتاکیژان ڕێدەهین هێوی هەیە کۆ میدیا سەربەخۆ پێش بکەوێ وەکو ئالتەرنەتیڤش بۆ خەڵکێش بۆ ئاگاهیێن دووری ئالیێن حزبی و سیاسی و پەرێ سیاسی و هەروەهاش بۆ کۆ ئەڤ یەک ببە پڕێک دناوبەرە ئازادیا ڕاگەهاندنێ و تشت ڕەوشا کۆ لە هەرێما کوردستانی چێ دەبە. So one of the things that we heard from journalists, one of the issues, messages that we heard. یەکێک لەو بابەتانەی لە ڕۆژنامەوانانەوە گوێبیستی بووین یان ئەوەی لە پەیامەکانیانەوە پێمان گەیشتووە لەسەر ئەم دۆسیە ئەوەیە کە ڕووبەری ڕۆژنامەوانی سەربەخۆ لە هەرێمی کوردستاندا هەروە دێ و بچووک دەبێتەوە. ئەومان بەرگوێ کەوت کە چۆن هەندێک لە نێوەندە میدیایەکان سەر بە لایەنی سیاسین یان سەر بە کەسێکی دیاریکراون لە ناو لایەنێکی سیاسیدا. ئەمەش وەها دەکات
قورس بێت بۆ ڕۆژنامەوانانی سربەخۆ تا بتوانن مۆڵەت وەربگرن بۆ کردنەوەی نێوەندی میدیایی یان بۆ هەبوونی ڕۆژنامەیەکی سربەخۆ. یەکێک لە ئەرکە سەرەکیەکەمان لە سەردانەکەماندا بۆ هەرێمی کوردستان ئەوە بوو چەندێک بتوانین لەگەڵ ڕۆژنامەوانانی سربەخۆدا قسە بکەین تا کار و ئەرکەکانی خۆمانیان نیشان بدەین لە ڕوانگەی پشتیوانیکردنی کاری ڕۆژنامەوانیەوە و هەروەهاش پێدانی زانیاری لەسەر گرتنەبەری هەنگاوی باشتر سەبارەت بە چۆنیەتی خۆپاراستن لە کاتی کاری ڕۆژنامەوانیدا و چۆنیەتی بەکارهێنانی ئامێرەکانیاندا بە تایبەتیش کاتێک ئەو ئامێرانە دەکەونە دەسەڵاتداران و پشکنیان لەسەر دەکەن یان پیاداچوونەوە دەکەن بەو بابەتانەی نووسراون. دەشێت ئەمەش بەهۆی ئەوە بێت کە ڕۆژنامەوان ڕێوشێنی پێویستیان نەگرتوێتە بەر بۆ پاراستنی ئیشەکانیان لەو جۆرە کارانەی دەسەڵاتداران. جا ئەو ڕێوشێنانەی بۆ پارێزراوی کارە دیجیتاڵیەکانن یەکێکە لەو بابەتانەی ئێمە دەیکەین بۆ پشتیوانی لە ڕۆژنامەوانی سربەخۆ. هەروەکو زیادکردنێک بۆ پرسیارەکەی سیروان بۆ خۆت دەزانی ینی هەم بۆ ئازادیەکان بۆ پەرەپێدانی ئازادیەکانیش ڕۆڵی ڕێکخراوە سیڤیلیەکان ئێجگار گرنگن شان بەشانی میدیاکان. پێ دوایە پردێکی ئەوەندە گرنگ هەبێت لە نێوان ڕێکخراوە سیڤیلیەکان و میدیاکان بە تایبەتی وەکو سیروانیش باسی کرد یعنی بۆ خۆ دەزانی زۆربەی میدیاکان لە ئێستادا لە هەرێمی کوردستانی هەروەکدا میدیای سەر بە حزبەکانن یاخود سەر بە تاکە کەسە دەسەڵاتدارەکانی ناو حزبەکانن. ڕۆڵی ڕێکخراوە سیڤیلیەکان چۆن هەڵدەسەنگێنی بۆ پاراستن و برەودان بە ئازادیەکان؟ Yes, in terms of how the relationship between civil society and journalists in the Kurdistan region. بەڵێ سەبارەت بە پەیوەندیەکانی نێوان ڕێکخراوە سیڤیلیەکان و ڕۆژنامەوانان لە هەرێمی کوردستان لەسەر بنچینەی دیدارەکانمان پێم وایە دەرفەت و جێیەکیش هەیە بۆ هاوکاریەکی گەورەتر و زیاتریش لە نێوانیاندا. لە هەولێر و سلێمانی لەگەڵ ڕێکخراوی داکۆکیکردن لە ڕۆژنامەوانان کۆبووینەوە و بە هەمان شێوەش لەگەڵ سندیکای ڕۆژنامەوانیدا پێم وایە هاوڕایی و تێگەیشتن هەیە لە نێوان ڕۆژنامەوانان و ڕێکخراوە سیڤیلیەکاندا بۆ پاراستنی ئازادیەکانی ڕاگەیاندن و هەروەهاش بوارەکانی تری مافی مرۆڤ بە ئازادی ڕادەربڕینیشەوە. کەک لوقمان ینی بگشتی پشتی وێ سەردانی و بگشتی دریا شۆپاندنا کارێەوە و راپۆرتێن گۆ هەم بەردەوام دشۆپینن CPG یەک ژوان ڕێخستنای گۆ بە بەردەوامی ڕەوشێژ نێزیک بێت شۆپینە هێوی هەیە کۆل کوردستانی هین ئەو بەشێک و بچوچک بێ بەحساوێت بە هین هێوی هەیە کۆ وەرە پاراستن مەبەستام هەلبەت دووارەی ینی ئازادیا ڕاگەهاندنێدا یان دەرەنکەتی یان دەبێن چاکسازیەن گەلێکی بەرفرە وەرنگرن حتاکو ئەو مەساحەتاکو هەیە ji بۆ ڕاگەهاندنا ئازادیا ڕاگەهاندنی وەرە پاراستن. ئەوەی ڕۆژنامەوانان خۆیان باسییان دەکرد وابەستن بە کارەکانیانەوە لەسەر خزمەت گوزاری و بابەتەکانی تری هەرێمی کوردستان. ئێمەش پشتیوانیانین بەشێکیش لەو پشتیوانیەمان بریتە لەو داوایانەی لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانی دەکەین تا پارێزراویەکی باشتر دابین بکرێت بۆ ڕۆژنامەوانان و هەروەهاش تا کۆتایی بهێنرێت بە هەراسانکردن و تۆقاندن و ئاڵۆزیەکانی بەرامبەر ڕۆژنامەوانان دەکرێن. بێ لەوانەش ڕێگە بگیرێت لە خراپی بەکارهێنانی میتۆدەکانی تری کاریگەریان دەبێت بەسەر کاری ڕۆژنامەوانیەوە لە کاتێکدا ڕۆژنامەوانان کارێکی بەپێس دەکەن بۆ گەیاندنی زانیاریەکان بە خەڵک. جا بۆ خۆم هیوام هەیە بە ڕۆژنامەوانان لە هەرێمی کوردستان تا بە پیشەیانە بەرەو پێش بچن لە سۆنگەی زانیاری و ئاگاداریانەوە بۆ گەیاندنی زانیاریەکان بە وەرگر لە هەرێمی کوردستاندا و هەروەهاش بوونیان بە سەرچاوەیەکی زانیاری بۆ خودی حکومت خۆیشی و لەو ڕوانگەیەوەی چ جۆرە کارێکی حکومت بەلای خەڵکەوە گونجاو نییە یان لە چ بوارێکدا پێویستە حکومت پەرە بدات بە کارەکانی. کاگڵمان وەکو یەکێک لە میکانیزمەکان بۆ پاراستنی ڕۆژنامەوانان ڕێکخراوەکەتان یاخو کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەوانان زۆر جار هەوڵی داوە ئەو ڕۆژنامەوانانەی کە ژیانیان دەکەوێتە مەترسیەوە پێشێلکاری گەورەیان بەرامبەر کراوە هەوڵ دەدەن لە هەرێمی کوردستان و بیان جەزنەوە بۆ شوێنێکی پارێزراو. من قسەم لەسەر ئەوە نییە بەقەد ئەوەی بەڕای ئێوە ئەو میکانیزمێکی گونجاوە هەر کاتێ ڕۆژنامەوان کەوتە بەر هەڕەشە مەترسیەکی گەورەوە دەست بەجێ لە نیشتیمانەکەی خۆی بجێزرێتەوە بۆ شوێنێکی تر. ئەی پێتان وانە ئەمە یەکێک بێ لە هۆکارەکانی ئەوەی کە بواری ڕۆژنامەوانی لە هەرێمدا بەرەو دواوە بەرهێ؟
Well, as you know, the decision to بەڵێ بڕیاری ئەوەی زێدی خۆت جێ بهێڵیت بڕیاری ڕۆژنامەوان خۆیەتی. CPJ لەگەڵ ئەو ڕۆژنامەوانانەدا کار دەکات کە ڕوبەڕووی مەترسی گەورە و قورس دەبنەوە و پارێزراویان لە مەترسیدایە. جا بڕیاری کۆتایی بۆ جێهێشتنی ناوچەکە یان زێدی خۆی و یانیش وڵاتەکەی بڕیاری خودی ڕۆژنامەوانەکە خۆیەتی. جا کاتێک هەڕەشە و مەترسیەکان دەگەنە هەستێکی دەست بەجێ ئەوە جێهێشتنی زێدی خۆیان دەبێتە تەنها بژاردەیەکی بۆیان بمێنێتەوە. ئێمەش وەک CPJ یارمەتیان دەدەین تا ژیانیان بپارێزین چونکە پاراستن و پارێزراوی ڕۆژنامەوانان بریتە لە ئەرکی سەرەکیمان. بەڕاستی جێی مەخابنە ڕۆژنامەوان ناچار بێت بەوەی نیشتیمانی خۆی جێبهێڵێت بەهۆی کاری ڕۆژنامەوانیەوە. ئێمە حەز ناکەین ئەوە ڕوو بدات. خۆشت دەزانیت CPJ یارمەتی بەلایەنی کەم یەک ڕۆژنامەوانی داوە لە هەرێمی کوردستان کە بڕیاری جێشتنی هەرێمیدا. جا ئەوە ڕێک بڕیاری ڕۆژنامەوان خۆیەتی. بڕیارەکە تەنها پەیوەندی بە ڕۆژنامەوان خۆیەوە هەیە و دەشزانین چەند بڕیارێکی بێزارکەر و ناخۆشیشە. ئێمەش مەرج نییە بمانەوێت ڕۆژنامەوان زێدی خۆی جێبهێڵێت. هەر بۆیە کار لەسەر راپۆرتەکان دەکەین و سەردانەکانمان ڕێک دەخەین و لەگەڵ حکومەتەکاندا قسە دەکەین لە هەرێمی کوردستان و لە شوێنەکانی تریش و پێیان دەڵێن تا دەسەڵاتەکانی خۆیان بەکار بهێنن بۆ پاراستنی ڕۆژنامەوانان نەک ناچاریان بکەن نیشتیمانەکەیان جێبهێڵن چونکە ئەوە بەرەنجامی خراپی دەبێت بۆ کۆمەڵگەکان کاتێک ڕۆژنامەوانی گەورە لەدەست دەدەن. gelek spas kek Luqman kevxweşim ku îro bejdar bû bi marat servê mijara girîng servê doseya girîng ku li Herêma Kurdistanê dibim hêvîdarin ku em carek din jî mêvandariya te bikin. Spas bo te jî bilên derfetek baş bû ku em van mijarên girîng gotû pêş bikin. Bînêrên hêja heta carek din bimînin di xêr û xweşiyê de silav û rêz.